سەردانەکە بۆ ئەوەیە بۆ ئەوەی لە نزیکەوە ڕوئیای لایەنە سیاسیەکانی عێراقی بزانین. ئێمە ئەمڕۆ سەردانەکەمان دەست پێ کرد لەگەڵ بەڕێز موقتەدا سەدر و دواتر لەگەڵ بەڕێز نووری المالکی و دواتر لەگەڵ بەڕێز عەمار الحەکیم و ئێستاکە ئەچین بۆ لای هادی العەمری و هەموو غایەتەکە ئەوەیە ئێمە بزانین لە چ ئاستێکدان و چ لە مێشکی ئەو لایەنە سیاسیانە هەیە و چۆن دەکرێت بەرەیەکی سیاسی نوێ دروست بکرێتن جیاواز لەگەڵ بەرەکانی پێشووتری دوای هەڵبژاردنەکانی 2010 و 2014 تا ئێستا ئیجابیە و تا ئێستاکە لایەنەکان بە شێوەیەکی باش استقبالی ئێمەیان کردووە و بە شێوەیەکی زۆر ئاشکرا و ڕوون و شەفاف هەلوێستەکانیان بۆمان ڕوون کردوتەوە. ئومێدەوارین ئەمە سەرەتایەکی باش بێت بۆ ئەوەی شاندی دیکە چ بە تەنیا چ بە هاوبەشی لەگەڵ لایەنە کوردستانیەکانی دیکە سەردانی بەغدا بکەن. ئامانجیش ئەوەیە کە ئێمە عێراق بگەڕێنەوە بۆ سەر دۆخی خۆی جاران، عێراقی دەستور و عێراقی شەراکەت و تەوافق. ئێمە ڤیتۆمان لەسەر هیچ شخصێک و هیچ لایەنێک نییە، بەڵام حتمەن ئێمە لەگەڵ ئەو لایەنانە دەبین کە نێزیکی ئومێد و ئامانجەکانی ئێمە بێتن و ئەو لیستانەش من ناتوانم ئێستاکە بڵێم ئەمە لە ئەمەی نزیکترە، بەڵام زۆربەی لایەنەکان بە ئیجابی تەمەشای ئەو هاتنیان کردووە و حتمەن هەندێک لایەن لە هەندێک لایەن زیاتر لەگەڵ ئەوەن کە کێشەکانی نێوان بەغدا و هەولێر چارەسەر بکرێت.